ماڵی ئەمانەتە بگاتە شوێنی خۆی اینجا 20 دەفتەر ئامادەیە سڵح بکات چێ وەڵا بەس سڵحەکەی لەگەڵات کورە حەی نامەرد حەی سووک و چروک حەش عادری 20 دەفتەر دەگەنجی بنەماڵەکەی خۆت لە بێژنی نەجاتدا هەموویانێ پرۆسی زەواجی پێکرد یەکی دەفتەرێکە داپیان ئەمێنێتەوە 10 دەفتەری ڕێک 10 دەفتەرەکەیشی خۆت نییە خۆت ژنەکەی یەکەمت بە 5 دەفتەر قەناعەت پێێنا 5 دەفتەری ڕێکەوە بدایە بە زێر بووتە حەوە ئەو کەمە زێر بۆت هەموو قەلب و باش زێر بێ لێم گەڕێ باش نی دوام بێنم کۆرایی و بڕۆگەرنە ئازابێ نەکژنێک بەس بەشە تێ بێ سێژن بێنی 5 دەفتەریشی بۆ ئەمایەوە 3 دەفتەرە ئەدا بە سێژنی جوانی ڕێک و پێک ژنێکی فارس و ژنێکی تورک و ژنێکی عەرەب کورد هەر نەهێنی چووکم کورد ئاغایە لەگەڵ ئاغا مەخەوە لەگەڵ ئاغا مەخەوە کورد ئاغایە ئافرەتی کورد ئاغایە ئافرەتی گورد پەس فێرە ئەمرەکە و فەرمان دەرەکای تر نازانێ خزمەتی مێردی بکە بەس ئەمرەکە لە ماڵە پاشایە و دەی وەرە و بڕۆ و هەرسە با بچین و ماڵی خەزوران و دەی وەرە و دەی فلانە دیاری بۆ بێنە و فلانە ئیش جێبەجێ بکە و ئادەی بەس ئەمرەکە بەس ئەمە ناتوانێت ئێتیمان بەخۆیدا و خزمەتی مێردەکەی بکە بۆیە پیاوەکانی کورد حەزیان لە پرۆسەی زەواجی دوو هەموو سێم ئەو بابەتانەیە ئەگەر ئیهتیمام هەبێ و تێر بێ و ئەگەر فراغی نەبێ و ئەگەر بۆشایی نەبێ وەڵڵی باوەڕ مەکە فکر لە پرۆسەی زەواجی دوو هەموومانە بکاتەوە وەڵڵا بەڵام مادەم وایە خیانەت مەکە بۆ خیانەت دەکەی کاکە ڕێک 5 دەفتەر بدە بە خۆی ڕێگری گەورە لە بەردەمی پرۆسی زەواجە ژنی یەکەمە ئەو دەینە سوورەیە لەگەڵ ڕێز و حورمەتم بۆ ئافرەتە خواناسەکە ئەم دەینە سوورە قەناعەتی ببێنە ئەوانەی کە دەینە سوورن ئافرەتی وایە دەینە سوور نییە وەڵا ئافرەتی وایە ئەوەندە خواناس و دیندار بەگوێی خوا پێغەمبەری خوا ئەڵێ پیاوەکە مافی خۆتە کورە لە بەسەر من با من تاوانبار نەبم لە ڕۆژی قیامەتا تۆ یەکەم نەگری و خوا خەجاڵەتی بەدەمی خوا نەبم مادەم پێت خۆشە گەر نەئازابێ یەک دەقە ڕانەوەست یاکدا پێت خۆشە بە هەر بپرسیشم بێەوە بڕۆ ئیشەکەی جێبەجێ بکە و یا ڕەبی مۆفەق بێ و بەس تاوانبار نەبن ئەو ئافرەتە خواناسانە هەن وەڵڵاهی هەلا دوێنێ پێرێ لە ناو کەناڵا ئافرەتی وتی من مێردەکەی خۆم زۆر خۆشەوێ وەڵڵاهی حەزەکەم من وەکو ئافرەتانە نیموتی حەزەکەم ئاوسەرەکەم پێویستی پێێتی حتا چوارش ڕانەوەست وەڵڵاهی هەیە وەڵڵاهی وەڵاوە ئافرەتی ئیماندار وەڵڵاهی ئەوە نوێژش نەکا ڕۆژوش نەگرێ ئەوە زۆر باشترە لەو ئافرەتەی کەوا نوێژەکە و ڕۆژەگرێ و بەڵام ئیمانی بەو ئاەتە قورئانیەنی ئەوە ئیترەوە چکمەوە خانەی عەقیدە و بیر و باوەڕ و ئیمان بوونە بە ئەحکامی خوا و فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم ئەو ئافرەتانەی کە لێ ناگەڕێن ئەوانن کەوا بە بڕیاری خوا ڕازین ئەمانن بۆ لە ئەوانە بڵێن ئیمانمان هەیە قەت باوەڕێ پێ دەکەی کاتی ئیمانە هەیە ئەبێ بە گچکە و گەورەی بڕیاری خوا ڕازی وەڵڵا من ئیمانەمەس حەزم لێ نییە و ئیمانە ئەوە خۆخەڵەتاندنە نەخێر بڵێ بە بڕیاری خوا ڕازیم ئەگەر خوا قەڵەمی لێدا بێتۆ ژمێنی یا ڕەبی من شەڕی خوا پێ ناکەین چون خوا قەڵەمی لێدا ئەگەر ژنیش نهێنا خوا قەڵەمی لێدا ئەگەر ژنی نهێناوە خوا قەڵەمی لێداوە نەخۆ ناشینکە نەخۆم ناشینەکەم بەم شێوازە ئەڵێم ئەڵڵاهی ڕاستەکە ئیمانداری تەواهی ڕاست بەس کابرا نیەتی ژنێنانی هەیە و بڕوا و پەلە قاژە بکەیتەوە بچیتە مەحکەمە و بچیتە تونج و تیژی ئافرەتان و بچیتە باڵێ باوکتە ئەمە ئیمانەکەتە ئەمە ئیمانەکەتە قەسەم بەخوا شەیطان لە تۆ ئیماندارترە قەسەم بەخوا فیرعون لە تۆ ئیماندارترە قەسەم بەخوا منافقەکانی مەدینە لە تۆ ئیماندارترن چونکە منافقانی مدينة وكتون نشهد إنك لرسول الله فرعون الله آمنت بالذي آمنت به بني إسرائيل شيطان الله فبعزتك لأغوين وجهه هبيا إيمان هي بأخوة باش كواتا خيانات بس خوي بروغار ما باريزيو خوي بروغار إصلاح حالي همو لا يكمام كام وخاتي عظمة القرآن تمام ساعت دري خرچی بی که دوژنه بود در گذاری و بود در سوره بله باشه خود نتوانجی که دوژن بس ولا تدمو إسا كاكا همدان طبيعي من لبداية خسكاوتم أجر كسيك لقل خيزاني خويا تبابي وهيت مشكلة نبي بكويسي نبي دابني شي بو خوي سلامة ترى لوي جميد وهموسي هموس وارم بيني اگر پێویستی پێبوو با یەک دەقڕانە وەستێ منیش بە هەمان شێوە ئەو وانە بۆ خۆشمە ئەگەر پێویستم بۆ پێبوو یەک دەقڕاناوەستم پرسیش بە خێزانی خۆم ناکەم چکم لە ئیسلامە پرسکردن بە خێزان نییە درۆیە
پرسکە بە خێزان یانی نەتێنا ئەبێ بڕۆی ژن بێنی و بە جوانی ڕێک و پێک مانگێ دومان سێمان دوای سێمان کە بێتەوە بە حکمت و بە هێمنی بە خێزانی خۆت بڵێ پێت خۆش بێ پێت ناخۆش بێژنی دووەم هێناوە و ئیدی دانیشە بۆ خۆت و دابنیشی هەردووتان بە جوانی بەخێوەکە بوو لەسەر ئەو سەرم داتانە نێم بە عەدالەت و بە جوانی مشکلم بۆ دروستکان من بەشەرم تحملی مشکلە ناکەم لەوانەیە دوایی دەرەنجامەکەی غەڵەت بێ و معشرەت و ژیانێک کە پێکەوە بە جوانی بردومانتە سەر لە ڕابردوودا ناشرین بێ پەیامی ئێمە وەکو مامۆستا مەزۆر پەیامەکەی من پەیامەکە ئەوە نییە کە تۆ پرسیاری شخصی لە من بکەیت و ئەو بابەتانە پەیامی ئەم ئاینە چۆن نەبێت بیگەێنین ئەم ئاینە بۆ منە و بۆ ئێوەش ئەم دەرس و وانانە بۆ منە و بۆ ئێوەش ئەم دەرمانەی کە دایانێن بۆ نەخۆشی منە و بۆ نەخۆشی ئێوەش ئیتر پێویست ناکات بڵێ ماوەستا باشە تۆ خەڵکە هەڵەنێن لە سژنی دووە هەموو ئەی تۆ بۆ خۆت نایێنێ و کۆرە وەڵڵا من ئەگەر پێویستمی یاکت دەقەڕا ناوەسمەوە پەرز بە خێزانیش ناکەم تێگەشتی بەڵام وەڵڵا من جارێ فریای لەبەری ئێوە زروفی مەلایەتی زۆر مەشغوڵ